کۆلێژی زانست لە ڕێگەی بەشی زانستی تاقیگەی پزیشکی سیمپۆزیەمێکیان ئامادە کردووە کە بەشێکی یەکەمی پێشکەش کراوە تایبەتە بەو نەخۆشیانەی کە لە جیهاندا باون و بە تایبەت ئەوانی کە پەیوەندیان هەیە بە نەخۆشیانەی کە ڤایرۆسی و بەکتێرین. خۆشبەختانە ئێستا زانکۆی ڕاپەڕین لە هەڵمەتێکی هوشیارکردنەوەی کۆمەڵی ناوچەکە و بەگشتی و کۆمەڵی ئەکادیمیانی ناوچەکە باشترین زانیاری دەدا بۆ ئەوەی خەڵک لە نزیکەوە ئاگاداری ئەم کێشانە بێت و لە ڕێگەی ئەم سیمینارانەوە خەڵک تێگەشتێکی باشتر زانیاری باشتریان دەستکەوتووە و دەتوانن خۆیان ئیجراعاتی وقایی واتە هێندێک هەنگاوی پاراستن بنێن پێش ئەوەی هیچ نەخۆشێک یاخود هیچ درمێک یا هیچ بەتایەکی ڤایرۆسی تووشی وڵاتەکەمان نەبێت.